مەکچوو دایکین خی گەورە لێکتان نەکا پێم بڵێ خەڵکی سلێمانی نەسڵ بەڵە خەڵکی سلێمانین پێم بڵێ لە ئەو وشانەی کە خەڵکی سلێمانی بەکارێنێ حەسان لە چی وشێکە یاخۆ چی وشێکدا بەلاوە جوانە بەسا قەوم دڵەکەم ئەم وشانێکە لە ناو خۆمانە ڕۆژانە زۆر بەکاریهێنین ئەی تۆ چی وشێکە بەلاوە خۆشە چی بەکارێنی زیاتر دایکە چی بەکارێنێ دڵەکەم بەسا قەوم قوربانە بم ئەی حەسان لە چی خواردنێکە خواردنە کوردەوەریەکان هەمووی خۆشە بەعام من خۆم شخصی خۆم زۆرم حەز لە کەلانەیە و یاپراخیش بەعام یعنی هەردوو یاپراخەکە پێم بڵێ هەر چەند ساڵە لەوەتی لێرەن هەر لێرە ژیاون من هەژدە ساڵ لێرە دوور بووم بەڵام ئەوە تقریبی سێ ساڵ هاتوومەتەوە هەر سێ ساڵەکە بەشداری یادیدا مەزراندنی سلێمانیم کردووە بەرز و پیرۆز بێم ڕۆژە لە ڕۆحم خۆشترمەوێ ئەم شارە لە چی وڵاتێ بوون وڵی هەژدە ساڵ مەریتانیا لە بووین. مەریتانیا پێم بڵێ ئێوە هەژدە ساڵ لە سلێمانی دوور بوون چی هەستێ بوو بۆ ئێوە ناخۆش نەبوو کە لەم شارە دوور بوون ئەکیید هەز بە تەنیایەکی زۆرەکەی بەڕاستیەوە قسەی لەسەر نییە بە تایبەتی لە بۆنەکانە هەرچەنە من هەموو کاتێ لە هەموو بۆنەکانە لە نەورۆزە یادیدا مەزرانی سلێمانی ئەگەر دووریش ببێتین لێرە بەڵام بە جلی کوردی یادمان کردوتەوە ڕۆشتین لە شوێنێکە بەونمونە لەگەڵ مناڵەکانمان لە پارکێکا کۆبووینەتەوە لەگەڵ ڕەفاوڕەکانمان ئێستا یەکجاری هاتوونەتەوە وێرە یەکجاری هاتووینەتەوە هەستێکی چۆنێک ئێستا دوای هەژدە ساڵی جارێکی دیکە لێرە لە ناو سلێمانیا ئەژین لەگەڵ کەس و کارەکانتان ئەکیید خۆشترین هەستا یعنی پێناسە ناکرێت هەتا دوور نەبی نازانی ئەم شارە چەند شیرینە تۆ خۆت کامیانە بەلاوە خۆشە حەز لە بەریتانیا حەز لە سلێمانیا حەزم لە سلێمانیە حەز لە سلێمانیا لەسەر خواستی هەمووتان هاتەوە وێرە بەڵێ خواستی هەمومان بوو بە تایبەتیش مناڵەکان کە زۆر خۆشەویستی ئەم شاریان لە دڵایە یعنی خۆمان خەڵکی لەدایکبووین ئەم شارەین بەڵام مناڵەکانمان زیاتر پەیوەستن لەبەرەوەی هەموو کات زۆر بە وێنەیەکی جوانمان ئەم شارەمان پیشانیاون زۆر سپاس دووبارە ئەم ڕۆژە بەرز و پیرۆز بێ ئاوەدان بێ کوردستانمان سلێمانی بە تایبەتی ڕۆحمانە دەستی ئەوش خۆش بێ سپاسانەکەم